لە بەهاری 2017 سەرجەم ئەو کەسانەی کە لاند گرۆزەر وایت ئیدیشنیان کڕیبوو لە بریکارە ڕێپێدراوەکانی تۆیۆتا ناویان چووە نێو تیرروپشک بۆ بردنەوەی گەشتێک بۆ وڵاتی ژاپۆن. بەڕێز فەلاح حەمەساڵح بووە براوەی تیرروپشکەکە. تۆیۆتا هەفتەیەکمانەوەی لە وڵاتی ژاپۆن بە دیاری بەخشیە براوەکە و کەسێکی تر لە هەڵبژاردەی خۆی و کاتێکی خۆش و نایابیان بەسەر برد لە چەندین شاری وڵاتی ژاپۆن. بەڕاستی ئەمە هەسارەیەکی جیاوازە. دەتەوێت سەردانی ژاپۆن بکەیت، تۆیۆتا هەلێکی تر دەبەخشێتە کڕیارانی. ئێستا بەکڕینی هەر ئۆتۆمبیلێکی تۆیۆتا لە بریکارە ڕێپێدراوەکانمان ڕاستەوخۆ ناوت دەچێتە تیرروپشکەوە بۆ بردنەوەی گەشتێکی دڵڕەفێن بۆ ژاپۆن. تەنها خۆت نا، بەڵکو هاوگەشتێکیش بەدڵی خۆت دیاری بکە و پێکەوە گەشتێکی بێوێنە ئەنجام بدەن. ئەم ئۆفەرە بەردەستە تا 31 دوازدەی 2017. تۆیۆتا لێ بخڕە بە دڵنیایی.